ئێرە بازاری زێرینگرانە لە سنتەری شاری هەولێر. بازارێکی پڕگەرم و قەڵەباڵغە جمەی دێت لە کڕیار و فرۆشیاران. سەردانی هەر دوکانێکم دەکرد خەڵکێکی زۆرم تێیدا دەبینی کە سەرقاڵ دەبوون بە مامەڵەی زێڕەوە چونکە نرخی زێر لە ئێستادا دابەزیوە. داواکاریم لە فرۆشیارەکان ئەوەیە خەڵک ئەوەی دێ زێر بفرۆشی با نەیفرۆشی بیباتەوە ماڵێ. داواکاریم لە مشتریانەیە گەر پارەیان هەیە زێر بکڕن. داواکاریەکی دی داواکاری نییە بەڵکو سوپرایزێکە. ئەویش ئەوەیە ئێمە لە ئایندێکی زۆر نزیکدا ڕووم گۆڵد یان ژووری گۆڵد یان ئاڵتنۆ داسێ دادەمەزرێن ژووری زێر زۆر گرنگە دەبینێ بەشێک لە منەزەماتی تاقی عالەمیش. ئەو خەلیجیە بەحرێنیە تورکیا. باوکی زەینەب کەسێکی دیار و ناسراوە لەم بازارەدا و وەک دەڵێت 25 ساڵە کاری زێرینگری دەکات. باسی یەکێک لە هۆکارەکانی دابەزینی نرخی زێرم بۆ دەکات. لە خۆمان ناتان ئێستا ئام کە قەرار بوو ئەو حربی ئۆکرانی هات وەزعەکەی عالەم هەمووی گۆڕە کە ئەو حرەکەی نەبوو لە زێری تەلەب نەبوو لە عالەم و ئەو لە بڕک زێر هاتە خوارێ. خەڵکێکی زۆر ڕۆی لە بازارەکە کردووە بۆ کڕینی زێر چونکە ئەم دابەزینە بە دەرفەت دەزانن تا لە داهاتوودا قازانجی لێ بکەن. لەگەم داران هاتینە ئەوان حەزیان لێ بوو تاقمە و شتیوا بکڕن بازن و شتانە ئەگەشتەچیان بەدربی ئیشاڵە لێیان دەکرێت. هۆکارگەلێکن کە فرۆشیانانی زێر ئاماژەی بۆ دەکەن بۆنەتە هۆی دابەزینی نرخی زێر. یەکەم بانکەکانی دنیا کە ئەوانەی کە ئەمڕۆ کە مەسەن برێن ئەمریکاوە بگرە لە هیند بگرە لە بەریتانیا بگرە ئەوانە یەک لە احتیاتەکانی عالەمن کە ئەوانە ساڵانە بە ئەتمان زێر دەکڕن. ئەمڕۆ کە لەبە هۆکاری کۆرۆنا کۆڤید 19 ئەوانە بوونە قەرزارێکی یەکجار زۆر فەراغیان هەیە وەکو بڵێ احتیاتاتی مالیان نییە زێڕی پێ بکڕن بۆ هۆکاری ئەوەی قەرزاریشن لە بانکەکان ئەو فایدەیان نییە زێڕی پێ بکڕن. یەکەم سەبەب ئەوە سەبەب بوو. تا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە نرخی یەک میسقال زێر عیار 18 بە 307,000 دیناری عراقی بوو. هەروەها نرخی عیار 21ش بە 368,000 دینار و عیار 22 نرخەکەی 375,000 بوو. عیار 24ش بە نرخی 410,000 دینار مامەڵەی پێوە دەکرا و بەردەوام گۆڕانکاریش لە نرخەکاندا دەکرێت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.